کاکە ئێمە تەنکەرەکانی کە لە حەسیرەوە بار بۆ خورمەڵە ئەبین کە بار بۆ حکوومەت ئەبین نەوتە گوێزینەوە لە حەسیرە و کۆرمۆرەوە بۆ خورمەڵە لێەوە بۆ تورکیا بارەکانمان باری حکومیە کەچی ئەیانەوێت پارەی سۆنەرمان لێسێنن بە زۆر 30,000 دینار ئێمەش داوامان کردوە پارەکە نایەن یا ئۆتامان نەگرین ناڕۆین یا کێشەکەمان چارەسەرکەن ئەوە زیاد لە 150 تەنکەر وەساوین هێشتا زۆریشمان ماوە لە ڕێگایە و باری نەکردووە تەنکەرێکی زۆر وەساوە لە دێگەڵا هیوادارم کێشەکانمان بگەێنە لایەنی پەنیردار و لایەنە پەیوەندیدارەکان بۆمان چارەسەرکەن لەبەرەوەی سۆنەرەکە خۆیان ئەڵێن کۆمپانیایە گرتوێتی نە حکومیە نە پارەکەشی بۆ حکوومەتە ڕوات هیوادارم کێشەکانمان چارەسەرکەن لەبەرەوەی ڕێگاکە زۆر دوورە ئەوە ناتوانین تەسویرتان بۆ بکەین کە زیاد لە 150 تەنکەر وەساوین و زۆریشمان لە ڕێگایە و فڕێکشمان حەد نهاتووە لەبەرەوەی کە ڕێگان نیە و مانمان گرتووە